من لە پۆلی دوی پەیمانگا بووم. کاک بەکر ڕێز و سڵاوم هەیە بۆی هاتە پەیمانگا لەگەڵ دەرهێنەر کاکجەلی زەنگەنە، حرمەتیشم هەیە بۆ کاکجەلیل. منیان اختیار کرد بەڵام پێیان نەوتم تا فترێکی تر هاتنەوە کە ئیشەکە کەوتە بواری جێبەجێکردنەوە. ڕۆژێک بەرەو ماڵەوە ڕۆشتمەوە و سەرۆکی بەشمان مامۆستا مۆفەق عارف لۆهۆنی تەلەفۆنی بۆ کردم، وتی کە تۆیان هەڵبژاردۆ بۆ ڕۆڵی هەنار. ئەو کاتە بۆمان نەبوو لە دەروی پەیمانگا کارکەین، بەڵام وەکەوەی ئاماژەم پێەیە توانای منیان بۆ دەرکەوتە بوو، قوبوڵی ئەوەیان کردبوو سەرۆکی بەشەکە کە من ئیش بکەم و بە خۆشحاڵیەوە دەورەکەیان نامەوە و تەنها من ئەوەشم و دوتم ئاخر من لە پەیمانگام فترێکی کەمە جارێ ئەزمونێکی وام نییە، وتی ئەمە ئیشە و ئەبێ بیکەیت و ئێمە قوبوڵمان کردووە. ئاوە چوومە ناو درامای گەردەلوولەوە. قسەی کۆتایی ڤار دەیکات.